زۆربەی کەیسەکانی ئەوێ یەکەم شت یعنی لەسەر مادەی هۆشبەر گیرابوون، بەڵام مادەی هۆشبەریش بە بەردەوام خۆیان باسییانە کرد ئەیانوت کەسێکی بەرپرسی لە پشتەوەیە. لە بەشی یەکەمی دۆسیەکەماندا جوانە عەبدولباقی کە ماوەی 71 ڕۆژ لە ئاسایشی پارتی دیموکراتی کوردستاندا مایەوە باسی لە شێواز و چۆنێتی دەستگیرکردنی خۆیان کرد. لەم بەشەدا باس لەو زیندانە و باس لەو ژنانە دەکات کە لە ناو زیندانەکاندا چ مامەڵەیەکیان لەگەڵدا دەکرێت. زۆربەی کەیسەکانی ئەوێ یەکەم شت یعنی لەسەر مادەی هۆشبەر گیرابوون، بەڵام مادەی هۆشبەریش بە بەردەوام خۆیان باسییانە کرد ئەیانوت کەسێکی بەرپرسی لە پشتەوەیە، چونکە باسی کۆمەڵێک کەسایەتی بەرپرسیانە کرد، هەم ینی لە هەموو جێگایە کەریان فلان ینی ئەوان باسییانە کرد، بەڵام هەموو تەمەنەکانی تیابوو لە تەمەنی 15 ساڵێ و 14 ساڵێ و من خۆم بەچای خۆم بینیم 14 ساڵیان تیابوو هەتاوەکو 7 ساڵێ. زۆربەی کەیسەکانیش ینی هیچ شتێکی وانە بوو، یاخود ینی ئەتوانم ئەوەش بڵم کچێک بوو کە تەعدای لێکرا بوو 3 ساڵ بوو لە زیندان بوو، 3 ساڵ و 6 مانگ بوو لە زیندان بوو، کەچی تاوانبار لە دەرەوە بۆ خۆی بسوڕێتەوە، کەچی ئەو کچە 3 ساڵ و 6 مانگە لە تەوقیفە، هیچ کەسێکیش لێپرسینەوەی لەگەڵا ناکات. کەچیش خۆشیان لە ناو زیندانە حاکمیشیان دانابوو، حاکمێکیشی لێبوو بەناو یعنی لەسەر زیندانەکان ڕائوەستا. ئەمان مافی ئێمە ئەوە نەبوو یعنی ئەو حاکمەش ببینین، من خۆم لەویانەش بووم 2 جار ئەو حاکمم بینی، ئەویش هەردوو جارەکە ینی بە کۆمەڵێک ئەوەی کە ڕوبەڕووی کۆمەڵێک ینی ئەشکەنجەش بوومەوە ئەنجا من توانیم ئەو حاکمە ببینم. ئێمە وەکو خۆمان وەک زیندانەکان داواکاریمان ئەکرد کە پەرلەمانتارەکان ببینین، یەکێک لەوانە من خۆشم بوو کە داواکاری ئەوم ئەکرد کە پەرلەمانتار ببینم، بەڵام لە هەمان کاتا کە پەرلەمانتار هات من نەمبینی، ئەو ڕۆژەی پەرلەمانتار هات بگرە من لە ژوورێکیە بووم، نەک ئەوەی کە مافی دەرەوەم نەبوو، تەنانەت مافی قسەکردنیشم نەبوو، سوورش پێیان وتیان ئەو پەرلەمانتارە هاتووە تۆ ئەتوانی بیبینی، بەڵام لە هەمان کاتا کە هات و ڕۆیشتیش پەرلەمانتارێکی کە لە هەمان کاتەوە بزانام وەزیرێکیشە، خۆی بە خاوەنی کاروباری هەموو دنیا ئەزانێت لە باشووری کوردستان، بەڵام مافی من نەبوو ببینم. وا بزانم هیچ زیندانێکیش ئەوی نەبینی بوو کە یەکەم جاریش نییە سەردانی ئەو زیندانە ئەکات، چەندین جارە سەردانەکات. لە دواییدا کەسێکی تریان بۆ من هێنا، پەرلەمانتارێکی تر بوو کە هی حیزبە ئیسلامیەکان بوو هێنایەن، بەڵام ئەو پەرلەمانتارە بە شێوەیەکی وە کە هات کە من چوون بینیم کتابێکی دینیدا بە من، کتابێکی دینیدا بە من وتی تۆ تاعەت بکەونەوە خۆ پێغەمبەر بێنە خوای گەورە یارمەتی و ئەدا و بەر ئەبی، کەچی هیچ عیلاقەی بە کەیسەکەی منەوە نەبوو، چونکە من ئەوەشم بە پەرلەمانتارەکە و دوتم من بە موسڵمانتی لەدایک بوومە، بە موسڵمانتیش ئەڕۆم، ئەوە شتێکی واقعیەتە لە کۆمەلگایەکە من لەدایک بوومە کە موسڵمانە، بەڵام ئەو بە شتێکی تر لە من تێگەیشت بوو، بە شتێکی تر لە من تێگەیشت بوو، وای ئەزانی کە من دوورم لە کۆمەڵێک ئەوەی موسڵمانتی، بەڵام وانە بوو. ئەو کتابەشی کە من بە منی داوتی ئەمە بخوێنەرەوە، ئەمە بۆ تۆ زۆر ئیسفادەی هەیە، من زۆر بە جوانی لێشی وەرگرت، زۆر بە جوانی دامەوە دەسیشی، چونکە من لەوێ داوای هەندێک کتابم ئەکرد کە ڕۆمان بوون بۆ منی بهێنن، ئەوان کەچی ئەوانە چۆن کتابێک بۆ منیان ئەهێنا هەمووی هی ینی کۆمەڵێک شتی تر بوو، یا بە منیان ئەو ئەیانوت تۆ تاعەت بکە دەرئەچی، ئەمان من چالاکوانێکم، من تاعەتی خۆم ئەگەر بشکەم مافی ئەو نییە لەسەر من زەختی کات، چونکە ئەوە ئەکا واتایەکی زەخت. لەوێ کە پەرلەمانتارەکان یعنی مافی ئێمە نەبوو کە هیچ قسێکیان لەگەڵا بکەین، تەنیا ئەو مافەی کە خۆیان بۆیان دانابوو، تۆ ئەچی ئەو زیندانە ئەبینی و بەو شێوەیە لەگەڵا تەعامل ئەەکەی، گوێژ لە زیندانەکە ڕناگری. من خۆم 2 جار ئەو پەرلەمانتارم بینی، بەڵام هیچ گوێی لە من ڕنەگرت، هیچ کاتێک ئامادە نەبوو گوێ لە من بگرێت، هەردوو جارەکەش کە من بینیم بە تەنیا منی نەبینی، هیچ پرسیارێکی ئەوەی نەکرد کە ئێمە لەناو ئەم زیندانە چ ژیانێک ئەکەین، کە لەناو ئەم زیندانە چ ئەگوزەرێ، چۆن ژیان ئەکرێ، ئەو پرسیارانەی هیچ کاتێک نەکرد. من خۆم 2 جاریش کە ئەوەم بینی، بەڵام هیچ لەو پرسیارانەی نەکرد کە پێویست بوو بێتەکردن، هیچ لەوەش ئامادە نەبوو کە من بۆچی وانگی ئەوم کردووە، تەنیا ئەوەندەی بە من دوتی تۆ ویستوتە پەرلەمانتار ببینی فەرموو چی و ئەوێ من بۆت ئەەکەم، وتم من داوای مافی خۆم ئەەکەم، چالاکوان یەکەم بۆچی لەم زیندانەیە، مافی چالاکوان نییە لە هەولێرا ببێ،
وتی بەڵێ مافی هەموو چالاکوانێکی ئەمان نەک ئێوە. لە زینداندا دەستدرێژی دەکرێتە سەر ژنان وەک جوانە باسی دەکات کە خۆی لە ناو زیندانەکاندا بووە یەکێک لە ڕێگاکان دەستدرێژی سێکسی و جەستەیە بۆ سەر ئەو ژنانە تا ناچار بکرێن کە بکەونە ژێر کاریگەری ئەوان و دان بە تۆمەتێک دابنێن کە بۆیان هەڵبەسراوە و دان بە مادەیەک دابنێن کە بۆ کەیسەکەیان زیاد کراوە. ئەو ئەشکەنجانە یەکەم لێدان بوو دارێکیان پێ بوو لێتیان ئەدا دووەم کارەوا بوو لێتیان ئەدا من وەکو خۆم بەڵێ و سێمیش تەجاوزکردن بوو یعنی تەجاوزی ئینسانەکانیان نەکرد. دەست درێژی سێکسی چۆن بوو تۆیان لە جێگایەکە ڕوود ئەکردەوە جلیان لەبەری تۆدا ئەکەنی بەو شێوەیە ئەند ئەو کامیرەیە بەس ژن ئەیبینێ بەڵام لە هەمان کاتە دوای من خۆم وەکو خۆم وەک چالاکوانێک بە دوواداچوونم بۆی کرد کەچی بەرپرسیاری ئەو زیندانە بەرپرسیاری یەکەمی پیاوێکە ئەو پیاوەش ئەو شتانە ئەبینێت. ڕاستە ئێمە من وەکو خۆم شەرمم لەوە ناکرد بەڵام هەندێک زیندان هەبوون یعنی شەرمیان ئەکرد چکە هەموو زۆربیان عیلیان بە دوواداچوونیان بۆیانە تەبعاً ئەوە ڕاستیەکی خۆی کۆمەلگاکەمان ئێمە لە چ سەردەمێکادایە بەڵام لە هەمان کاتیشە کەوان لەو ژنانە ئەکرد ئیتر تەسیر ئەبوون بە کۆیلەی ئەوان بەس بۆ ئەوەی تووشی ئەو سزایە نەبنەوە بۆ ئەوەی کە لە ناو زیندانە داوای مافی خۆیان نەکەن هەموو شتێکیان قبوڵە کرد. بەڵام من وەکو خۆم کە چالاکوانێک بووم ئەوم قبول ناکرد چونکە بە تەنیا وەکو کەیسی چالاکوان تەنیا من بووم بێگومان ئەوە شەڕێکی دەرونیە یعنی ئەوە شەڕێک بوو کە کرا لەبەر ئەوەی سەیری تەمەنی منیان ئەکرد یەکەم بچووک بووم دووەم خاوەن ئیرادەی خۆم بووم کە من هەر لەو ڕێکخراوە ئەمێنمە و هەر لەو ڕێکخراوە ئیش ئەەکەم هەدەفی ئەوان ئەو بوو کە منیان لەوێدانا وان زانی لە ڕێگەی ئەوانەوە بەو شەڕە دەرونیە من احتراف ئەەکەم چونکە هەر جارێک من کە ئەچوومە ئیفادە و ئاهاتمەوە تووشی کۆمەڵێک یعنی جاری وا هەبوو هەر لێ کۆڵینەوەی کە ئەچووم ئاهاتم هەتا چەند سعاتێکیش چەند وەختێکیش ینی بێدەنگیەک لە منە ئەیدای ئاواکردن وەکو پێداویستی تەندروستی هیچ نەبوو بورانەوەش لەبەر ئەوەی تۆ بەرگەی ئەو تەعزیبەی ئەوان ناگریت چکە کە تۆ تەعزیبێکی وا ئەشکەنجەیەکی وا کە کارەبایەکی وا لەسەری زمانت بدەن تەبعاً ئەوە دێتەواتای ئەوەی تۆ ئیرادەت بشکێنن شەڕی تایبەتت لەگەڵا ئەکەن ینی ئێمە ئامادەین زمانی تۆ ینی بەو واتایە نەیانوت کە ئێمە ئامادەین زمانی تۆ لێ بکەینەوە بەڵام بەو کارەبایە خۆی لە خۆیان ئەوەی نیشاندا من خۆم چەندین جار هەتا شەوێکیشیان درەنگی شەو بوو دەوری سعات هەشت و ئەوانە بوو کە خۆم تووشی بورانەوەیەکی وا بووم دیسا لە بندەستیانە بەڵام کەچی هەم زیندانەکانیش داوای ئەویان کردیان تەنیا بیبن بۆ خەستەخانە کە خەستەخانە شەوە دکتۆری خۆیان یا دکتۆرەکە بێ ببینێ وتیان یەکەم شت ئێمە نایبین یەکەم شت ئەو بورانەوەی هی ئێستانیە دووەم شت کە ئەو کەسە نەخۆشی هەیە ئێمە ئەشزانین ئەو تشتانە هی ئێستانیە هی ناو زیندان نیە ینی بە شێوەیەکی وا سەیری تۆیان ئەکرد یاخود عیلاجێک و کە ئایاندا بە تۆ دەبووە تۆ وەرەقەیەکی وە ئەنووسێتەوە عیلاجەکەی و ئیتر بۆ خۆ پەیایکە کە من ڕۆغمێک و عیلەی خۆشم نەئەبینی من مهاجم نەبوو ئەو ماوەیە لەوێ بم هەفتا و یەک ڕۆژدا تەنیا یەک جار من عیلەی خۆم بینی کە سوکاری خۆم بینی نیان ئەهێڵە ئەیانوت یا ئەبێت تۆ بچیتە یا تۆ ئەبێ لەگەڵ ئێمە یابیت یا ئەوەتە مافی تۆ نیە عیلەی خۆ ببینی ینی لە ماوەی هەفتا و یەک ڕۆژدا نیو سعاتیش نەبووە بزان 20 دقە بوو من عیلەی خۆم بینی ئەویش بە چ شێوازێک پۆلیسەکان لەسەر سەری من بوون کە من عیلەی خۆم هاتنە دیدارم کە داوام کرد عیلەی خۆم ببینم هەم لە ڕووی قانونیش چونکە من خۆم حاکمێک و کە ئیفادەی لە ئێمە وەرگرت هیچ شتێکی بە ئێمە نەوت دوو جاریش من ئەو حاکمم بینی هەر دوو جاریش ئەو حاکمە تەنیا یەک گوشەی لە لای من یعنی یەک گوشەی لە من نەپرسی جارێکیان تەنیا بەم نوێدەتی ئیفادەی تۆ ئەوەیە منیشتم من ئیفادەیەکم داوە ئەزانم و لە هەمان کاتیشدا جاری دووەمیش هیچ شتێکی لە من نەپرسی حاکمەکە جاری یەکەم هیچ شتێکی لە من نەپرسی تەنیا بۆ خۆی ئەینووسی جاری دووەمیش بە شێوەیەکی وا من دیسە حاکمەکە بەزەوەندەوتیەوە ئیفادەی توێتم بەڵێ یەکسەر وتی بڕۆ دەرەوە ینی خۆشیان لەگەڵ هاتن بۆ محکەمە نەشت ئەزانی کە ئەو محکەمەیە بۆ چیە و چێ بەڕێوەی ئەبا و چێ ئەو محکەمەیە ئەکە چونکە خۆیان پێشی تۆ بەرپرسان ئەچوونە ژوورەوە ئەند ئێستا ئەیهێنین کە ئەچوومە ژوورەوە حاکمەکە هیچ پرسیارێکی لە من نەکرد تەنیا ئەوەندە بێ گوشە ئەو ئیفادەیە هی توێ نەهی توێ بەو شێوازە ئیتروتیان دەیەڵا بیبەنەوە بۆ زیندان لە دوو بەشی دۆسیەکەماندا گوێبیستی ئەوە بووین کە لە زیندانەکاندا هەوڵ دەدرێت ژنان بکرێنە کۆیلە و
کاتێک لە زیندانیشا دەردەچن لە ڕاستەقینەی خۆیان و فکر و زهنیان دوور خرابێتنەوە. بۆیە جوانە باس لەوە دەکات و داوات لە ژنان دەکات کە بە ئیرادە و بەهێز بن لەو دۆخەدا و هیچ کاتێک تەسلیمێت و خۆڕادەستکردن نەگرنە بەر. یعنی زەختیان لە من ئەکرد کە من بڵێم بەڵێ منیش چالاکوانم بەڵان وەکو ئێوە. چونکە ئەوانە سێدانە بوون هێنایان دانەیەکیان هەر لە ماوەیەکی کورتا کە لە ناو زیندان بووم هێنایان دوای ماوەیەک وەکو زیندانیەک هێنایان یەکەم جار بەڵام دوای زیندانیش نەبوو کە سیناریۆیەکی خۆیان بۆ دروستیان کردبوو. دوای ماوەیەک یەکێکی تریان هێنا کە ئەویش عەلەساس چالاکوانە و لەسەر کۆمەڵێک شت هاتوێتە ئێرە بەڵام ئەویش چالاکوان نەبوو لە دوایی یا کەسێکی تریان هێنا کە من زۆر وەکو خۆم زۆر پێی ئێشام کە ژنێک خۆی بە چالاکوان ئەزانێ ئەوان لە بن دەسەڵاتی ئەوانیشە ئیشەکەات چونکە ئەو کەسە زەختی لە من ئەکرد زەختی لە من ئەکرد کە من کۆمەڵێک شت بڵم یاخود من بڵێم بەڵێ من چالاکوانم بەڵام وەکو تۆ دیفاع لە ژنەکەم بەڵام ئەو هیچ دیفاعێکی لە ژن نەکرد زەختکردنێک بوو کە هات لەسەر منا کردی کە خۆی وەکو چالاکوانێکی مەدەنیشدا بۆ نیشاندان کۆمەڵی کەسی ناو زیندانەکەشتیان ئەویش چالاکوانە بەڵام من هەر لە هەمان کاتا زانیم ئەوە چالاکوانێکە سیناریۆیەکە و دەسەڵات خۆی دروستی کردووە دروستکراوی خۆیانە چووکە لە دوای ماوەیەکی کەم بە شێوەیەکی تریش دیسان ئەو چالاکوانە هاتەوە پێش من دیسان ئەو چالاکوانە بە شێوەیەکی تر هاتە پێش من کە ئەشیزانی ڕێکخراوەکەی ئێمە چ ڕێکخراوێکە بۆ چمە بدەیەک لە باشووری کوردستانایە بەڵام خۆی وان نیشان نەئەدا من خۆم بە تۆمەتێک و کەچوو بوومە زیندان تۆمەتەکەی کە ئەوە بوو ئەیانوت تۆ بۆچی سەردانی شەنگالت کردووە کەچی تۆمەتی تەزویریان بۆ من زیاد کرد کە مادەی 289 دوگمات دەکە یەکەم هی تەسکەرەی تەزویرە دووەمیشی پارەی تەزویرە کە پارەیەک و پێشم بوو لە ناو زیندان سەرفم ئەکرد کەس نەیەوت تەزویرە هیچ کاتێک بە منیان نەوت ئەو پارەی کە تۆ ئەیدەی بە ئێمە تەزویرە سێ جار گۆڕا لە هەمان کاتیشە مادەی هۆشبەریشان بۆ من زیاد کرد کە خۆی مادەی هۆشبەر زیندانێک و لێ بوون هەمووی بە مادەی هۆشبەر بوون زۆربەی زۆری ئایا مناڵێکی من ئەتوانم ئەو پرسیارەش وەکو پرسیارێکش ئایا منداڵێکی 14 ساڵان توزانێ مادەی هۆشبەر چییە لە هەمان کاتا مادەی هۆشبەر لە ناو زیندانەکانە چی ئەکات کە بۆ من دانرا وەکو خۆم کە دانرا من خۆم داوای ئەوم کردوتم حەز ئەەکەم بە هەر شێوەیەک بێت بزانم ئەوە چییە کە ڕەنگیشیم نەبینی بوو لە ناو زیندانە ڕەنگیم بینی کە ناوەکەشیان لە ناو زیندانە وتیان ئەوەی کە گیراوە لەسەر جێگاکە و کە گیراوە هاتووەتە ناو زیندانەوە هیرۆین بوو لە هەمان کاتا من داوام لەبەر پرسی زیندانەکە کرد وتی ئەسڵەنەوە شتێک نەبوو بەس ناوی شەکر بوو وەکو شەکرێک نیشانیدا بە من وتم نەخێرەوە شەکر نەبوو زیندانەکان وتیان ئەو مادەیە وتی نەخێر من ئەمێ ئەوش بپرسم کە تۆ لە زیندانێک هابێ من وەکو خۆم نەموهاجەم هەبوو نەکەسیشم ئەبینی عیلەشم بە هیچ شێوەیەک نەبینی لە ماوەی 71 ڕۆژات تەنیا نیو سعات عیلەی خۆم بینی بەڵام ئەو مادەیە کە چۆن هاتە ژوورەوە تەبعا ئەو دەسەڵاتە خۆی لێ بەرپرسە وتیان شتێک لەناو ئەم ژوورەی ئێوەیە هەیە شتێک لەناو ئەم ژوورەی ئێوەیە هەیە ئێوە تەلەفۆنەکەن کە ئێمە تەلەفۆنەکانمان ئەکرد تەلەفۆنەکان خۆیان بە دیارمانەوە بوون حەز ئەەکەم ئەوەش بڵم ئەو کەسەی کە لەسەر تەلەفۆنەکان ڕائەوەستە خۆی لە کارێکی تیرۆریستیە دەستی هەبووە چوار ئینسانیش لەو کارە تیرۆریستیە گیانیان لەدەست داوە وەفاتیان کردووە لە ناویشیان مناڵ هەبووە کەچی لەوێ کرابوو بە بەرپرسی تەلەفۆنی ئێمە لەو زیندانەیە کرابوو بە بەرپرسی تەلەفۆنی ئێمە کەچی ئەو ئەشیزانی ئێمە تەلەفۆن لەگەڵ کێ ئەەکەین و لەگەڵ کێ نایکەین کە هەمووشی دیار بوو کە هەرکەس لەگەڵ عایلەی خۆی تەلەفۆنەکە کەسیشمان مهاجەمان نەبوو لەو مدەیە بەڵام مادەی هۆشبەری چۆن هاتە ناو زیندانەکەەوە طبعا ئەوە شتێکی ڕوونە شتێکی ئاشکرایە کە بەرپرسی زیندانەکە خۆی دابووی بە زیندانێک و ئەو زیندانە هێنە هەژوورەوە دوای خۆشی احترافی کردوتی من کە کردومە ئەو پێی کردومە لەبەر ئەوەی مهاجەیەکی شخصیم بۆ دروست بکە هەدەفی یەکەمی ئەوانە کە لە زیندانە دروست بوو لە زیندانە هەیە ئەو ژنانە یەکەم شت بخەن بە کۆیلەی خۆیان یاخود بکەن بە چالاکوان چکە زۆرێک لەو ژنانە کۆمەڵێک ژمارەیان ئەوت ئەیاند ئەمە هی فڵان بەرپرسە ئەمە هی فڵان بەرپرسە ئەمە هی فڵان بەرپرسە کێچیش هەمووی لەوێ بە شێوازێک ئەیانوت ئێمە هەمووشمان ئەزانین یاخود تۆ بکەن بە ژنێکی
دوور لە عادەتی ژنبوونی خۆ بەجەستە ژن بی بەڵام بە فکر و بە زیهنیەت و بە هەموو شتێک تۆ ببی بە کۆیلەی ئەوان لە هەمان کاتە یاخود تۆ بکەن بە کۆیلەی خۆیان چکە هیوایتیا هەبوو من حەز ئەەکەم لێرە ئەو نمونەیەش بدەم ژنێک لاڵ بوو کەڕ بوو بەڵام بەدە پیا و تەجاوزی کرابوو کە هێناویانە زیندانەوە بەڵام بە شێوەیەکی چۆن یعنی کاتێک کە من ئەو ژنەم بینی وتیان ئەوە قورعانی دڕاندووە بەو شێوەیە بۆی زیندانەکان بە چاوێکی سوک سەیری بکەن کەچی دوای لەگەڵی پرسیارمان کرد نەخێر ئەو ژنە ئەتوانێت قسە بکات و زۆریش بەدین بوو و زۆریش تێگەیشتوو بوو بەڵام لەبەر ئەوەی زمانی نییە و تەجاوز کراوەتە سەری هێشتا لەواتی داوای دیفاعی خۆی بکات کەچی هێناویانە خستیانەتە کونجی زیندانەوە لە ژوورێکی تاکە کەسی شاداندرا بوو لە دواییدا بە داوای زیندانەکان ئێمە ئەومان دەرخست هێنامانە لای خۆمان زیندانەکە ئاناوی چاکسازی ژنانی هەولێرە بەڵام هیچ چاکسازیەک لە زیندانە من خۆم نەمبینی لە ماوەی 71 ڕۆژە من تێگەیشتم کە ئەو زیندانە ئینسان دروست ناکات بگرە ئینسان ئەکا بە کەسایەتیەکی تر کە ژنێکی چۆن لەو زیندانە کە دەرئەچێ ژنێکی وا دەرئەچێ کە ئیرادەی بشکێ ژنێکی کۆیلە دەربچێت یاخۆ ببێ بە چالاکوانێکی جیاواز کە دیفاع لە کۆمەڵێک شتی ژن بکات بەڵام بە غەڵەت نەک بە ئەوە یا ئەوەتانی جارێکی کە بکەیتەوە زیندان ئەمان ئەم جارە خۆیان بیهێنەوە زیندان چکە تایە هەبووی جاری سێمم هەر خۆیان هێناومیانێتەوە جاری سێمم کە هاتوومەتەوە ئەم زیندانە بەرپرسەکان خۆیان ئەویان وەکو جاسووسێک کە هێناوەتەوە ناو زیندانەکە و ئەمانە ئیرادە لەسەر ئیرادە شکاندنی سزنەکان ئەکات زیندانێک و کە هەر هەمووی ژن بێت کە زیندانێک و هەر هەمووی ژن بێ و لەوێ داوای مافی یاسایی خۆی بکە بەڵام ناهێڵن هیچ شتێک ژنێک کە لەوێت ئەگەر خاوەن ئیرادەیەکی بەهێز نەبێت لەسەر کەسایەتێکی خۆی دروست نەکرد بێ دڵنیا بە لەو زیندانانە ئەڕوخێ ڕوخاندنێکی واژ ئەڕوخێ زۆر محاڵە بێتەوە بەسەر پێی خۆیان ڕابوەستێت لەبەر ئەوەی ئیرادەی ژن ئەشکێنن یعنی ئەوانەی من بەچای خۆم بینیم لەناو ئەو زیندانەیە یعنی تەنیا من ئەوەندەیە ئەزانم هاوارکردن و لەسەر تۆ قیرکردن و لەسەر تۆ شدەتکردن لەسەر ژن ئەکرێ شدەتێکی واش کە بەرامبەر بە ئەوە ئەیکەن ژنێکە لێرانە ئێمە دامان ناوە بەڵام لە پشتی ئەوە پیاوێکەیە یعنی مافی ئێمە نەبوو کە داوای هەندێک شت بکەین بۆ نمونە کە تۆ داواتە کرد ئەوێت ڕاوەستە بە دەرەوە بڵێم لە دەرەوەی زیندانەکە لەبەر ئەوەی لە حوشەیەکی بچووکە پیاوەکان لەوێ بوو یعنی ئێمە من خۆم وەکو خۆم نەیانم بینیوە پۆلیس و ئەوانە بێنە ژوورەوە بەڵام ئەشهاتن چکە من خۆم بەچای خۆم ئەوم بینی کە چیان لە زیندانێ کرد لە ناو حوشەی زیندانەکە بە ئەشکەنجەیەکی وا ئەشکەنجیاندا یعنی ئێمە خۆشمان باوەڕمان ناکرد بە کەلەپچەکردن بە 3 سەعات بە محجەرەیەکەوە ئەوە ئیرادە شکاندن نییە بە کەلەپچەک یا بە نان خواردنێک کە تۆ مافی ئەوەت نییە داوای شتێک بکەی ئەوە لە کەسایەتی خستنە یعنی چکە شتێک و بۆ تۆ هیچ مافێکت نەبوو داواکەی چەندێکیش گرتن و لێدان و تەعزیب و ئەشکەنجە هەبێت ئیرادەیان بەقوت بێ کە ئەکەوتنە کونجی زیندانەکانەوە ببنە کەسایەتیەکی تاو لەسەر پێی خۆیان ڕابوەستن چونکە ئەو زیندانانە بۆ لەدەستدانی ئیرادە و فکر و هزری ئەو کەسانەیە بەڵام من وەکو خۆم وەکو چالاکوانێک نەک جارێک بکەومە زیندانێکی واوە هەموو تەمەنیشم لە زیندانێکی وایە بەسەر ببم هەر لە تێکۆشان و لە هەوڵدانی خۆم بەردەوامە بم هەر ژنێک لەکوێ پێویستی بە من بێ دەستی بۆ درێژ بکەم هیوادارم هەموو ڕێکخراوەکانیش ئاوا بیر بکەنەوە هەموو ڕێکخراوەکانیش لەسەر کەیسی ئەو ژنانە کە من بینیم تەنیا زیندانێکە لەوانەیە لە هەموو شارەکانە هەبێت هەوڵێکی بدەن کە ئەو دەستی یارمەتی بۆ ئەو ژنانە درێژ بکەن یارمەتی هەموو ئەو ژنانە بدەن و کە لە تەمەنی 14 ساڵی و تایەتی هەتا 70 ساڵی